تیکتۆک و سناپچات خەریکە دەبنە خۆرەی کۆمەلگایەک کە دەوترا لە ڕووی کولتوری و دابوونەریتەوە بێوێنێ و بەها کۆمەڵایەتی و نەتەوەیەکان بە پیرۆزی سیر دەکرێن کەچی ئێستا بەهۆی تیکتۆک و سناپچات و چەند بەرنامەیەکی ترەوە خەریکە وردە کۆمەڵگە لە بەریەک هەڵدەوەشێت و کێشە و گرفتی گەورە ڕوودەدەن. ئەوە تا گیانی گەنجەکانمان لە مەترسیدایە و ڕۆژ بە ڕۆژ هەواڵە دڵتەزێنەکان زیاد دەبن بەهۆی بەکارهێنانی ئەو جۆرە بەرنامانەوە. ساڵانێکە پسپۆران و شارەزایانی بواری دەنووسانی و پەروەردە هاوار دەکەن و داوا دەکەن منداڵ و گەنجەکانی نیشتیمان لەو جۆرە بەرنامانە بپارێزین چونکە لە داهاتوویەکی نزیکدا دەبنە مەترسی بۆ سەر کۆمەڵگە. گوێمان نەگرت بۆ ئەوەی منداڵ و گەنجەکانمان بێدەنگ بکەین و سەرقاڵیان بکەین بە کارێکەوە و بێدەنگ بن، یەکی ئامێرێکی زیرەکمان خستە نێوان دەستەکانیان و وازمان لێهێنان بۆ خۆیان چی ئەکەن بابیکەن. سەرنجام چی ڕوویدا؟ ئەوەی کە ئێستا هەمومان بە مەترسی گەورە ناوی دەبین لێکترازانی کۆمەڵگە، هەڵوەشانەوەی لەسەر خۆی شیرازەی خێزان، سەرهەڵدان و فراوانبوونی دیاردەنامەکانی کۆمەڵگەی کوردەواری وەک هاوڕە دەستبازی و لەشفرۆشی و دەستدرێژی سەر کوڕ و کچە منداڵ و گەنجەکان، پەیوەندی نادروستی نێوان کوڕ و کچان لە تەمەنێکی زۆر کەمدا کە بەهۆی گۆڕینەوەی وێنە و ڤیدیۆوە دەیان کێشە سەری هەڵداوە و بەرۆکی خێزانەکانی گرتووە. هەر ئەوەش نا، ئێستا دیاردەیەکی ترسناک بەرۆکی گەنجان و کچان و کوڕانی نیشتیمانی گرتووە. ئەوانەیان ئەو جۆرە بەرنامانە بەکاردەهێنن لە پەخشی ڕاستە و خۆدا و لە بەرچاوی هەمووانەوە دەست دەبن بۆ بابەتێک کە ژیانیان دەخاتە مەترسیەوە. ئەوە تا لە یەک هەفتەدا کچێک لە دهۆک و کوڕێک لە چەمچەماڵ و یەکێکی تریش لە کاتی فڕێدانی ڕۆمانەیەک بۆ نێو دەریاچەیەک لە لایڤی تیکتۆک و سناپچاتدا کارەساتێک ڕوویدا و هەرسێکیان بوونە قوربانی بەکارهێنانی ئەو بەرنامانە. پێت وابێت ئەوە تاوانی ئەوانە ئەو کارەیان کردووە، بەڵام با من پێت بڵێم زۆربەی بەکارهێنەرانی ئەو دوو بەرنامەیە بە تایبەتی بەکارهێنەرانی تیکتۆک گەنجانی وڵاتن و ئەو جۆرە ڤیدیۆ و وێنانە ڕۆژانە بڵاو دەکرێنەوە و بە جۆرێک لە ئازایەتی و خۆنواندن تەماشا دەکرێت. بە گەڕانێکی زۆر کەم بەو دوو تۆڕەدا بینەر بۆی دەردەکەوێت کە چ کارەساتێک ڕووی لەم کۆمەڵگەیە کردووە لە ڕووی خوڕەوشت و بەها کۆمەڵایەتی و خێزانیەکانەوە. دەبینیت هیچ ڕێزێکی کۆمەڵایەتی لە نێوان بەکارهێنەرانی بەرنامەکاندا نییە کە کوڕ و کچی کۆمەڵگای ئێمەن. هەر ئەوان نا، ئێستا وای لێ هاتووە کەسێک بۆتە باپیرە و لەگەڵ نەوەکەیدا خەریکی تۆمارکردنی ڤیدیۆی سەیر و سەمەرەیە و قسەی وا دەکات کە لە هیچ شوێنێکی کۆمەڵگەدا جێ نابێتەوە. مامۆستا و پیاوی ئاینی و فەرمانبەر و چەندین جۆر توێژی کۆمەڵگە خەریک کراون بەو تۆڕانەوە و بە ناوی بەسەربردنی کاتی خۆش یان دروستکردنی چەند کاتێکی خۆش بۆ بینەر خۆیان دەکەنە پەندی زەمانە و شەڕە گۆرانی و شەڕە جنێ و چەندین جۆر شتی تر دەکەن. ئاخر لە کوێی کۆمەڵگەی کوردیدا هەبووە پیاوێک بە دنیایەک ڕیش و سمێڵەوە بە جلی ژێرەوە لە ڕاستە و خۆدا قسە لەگەڵ بینەرەکانی بکات کە هەموو کوڕ و کچی ئەم کۆمەڵگەیەن. وێنە و ڤیدیۆ و پۆستی وا دەستا و دەستی پێدەکرێت کە لە هیچ جێگەیەکی خێزان و کۆمەڵگەیەکی تەندروستدا جێگەی نابێتەوە. گرنگیدان بە سێکس و وروژاندن و بەلا ڕێدابردننی گەنجانی وڵات بووەتە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئەو تۆڕانە. لەوانەیە بینەر بپرسێت ئەو بەرنامانە چ پێویستیان بەوەیە خوی گەنجانی ئێمە تێک بدەن؟ تۆ ئەگەر ئەو پرسیارە دەکەیت یەک گەڕان بکە بۆ بابەتەکە و بە شێوەیەکی زانستی بیخوێنەرەوە یان لە شارەزایەکی بوارەکە پرسیار بکە تا بەڕوونی لە مەترسیەکانی ئەو بەرنامانە تێبگەیت بۆ سەر کۆمەڵگە. لە دنیادا تەکنۆلۆژیا و ئامێرەکانی بەکارهێنانی تەکنۆلۆژیا سنووردارن و بە پێی تەمەن و ئاستی هۆشیاری بەکاربەر دەخرێنە بەردەست. بەڵام لێرە بێ سانسۆر و بێ هیچ سنوورێک هەموو بەرنامە و خزمەتگوزاریەکی تەکنۆلۆژیا دەخرێتە بەردەستی کۆمەڵگە و کاتێک دەزانین کارەساتێک ڕوویداوە و تازە فریای ئەوەش ناکەوین ڕێگەی لێ بگرین. ئێستاش هێشتا دەرفەتێک ماوە بۆ ئەوەی
حکوومەت و کۆی کۆمەڵگە و خێزان و پسپۆڕان و شارەزایان هەموو پێکەوە خەمێک لە داهاتووی منداڵ و نەوەکانی نیشتیمان بخۆین و ڕادستی ئەو چارە نووسیان نەکەین کە تیکتۆک و سناپچات و بەرنامەکانی تر بۆیان ئامادەکردوون. با چیدی خەم ساردانە دانەنیشین بە دیار مەرگی گەنجان و بەلا ڕێدابردنی کوڕ و کچان و پوکانەوەی بەها کۆمەڵایەتەکانی کۆمەڵگەوە. وەرن هەموو هەڵمەتێک دەست پێ بکەین بۆ هۆشیاری و ڕێگری لە زیاتر تەشەنەکردنی ئەو مەترسیی کە ئێستا لەبەر دەرگای هەموواندایە و هەڕەشا لە داهاتووی هەمومان دەکات. هەر شاد بن.